السلام عليكم بەڕێزان ئەچینە خزمەت وەسفکردنی ڕوخساری پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام لبراء هاتووە ئەڵێ كان رسول الله صلى الله عليه وسلم أحسن الناس وجها دەموچاوی پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕوخساری پێغەمبەر عليه الصلاة والسلام لە ڕوخساری هەموو خەڵکی جوانتر بوو وأحسنه خلقا دروستکردنی پێغەمبەر عليه الصلاة والسلام خوای گەورە بە جوانترین دروستکردن دروستی کردبوو أنس كري مالك عليه كان رسول الله صلى الله عليه وسلم ليس بالطويل البائن بيغمبر عليه الصلاة والسلام دريج لراد بدر نبو كبي بوتريد دريج ولا بالقصير بيغمبر عليه الصلاة والسلام كرتك واج نبو كبي بوتريد قزم ولا بالأبيض الأمهق بيغمبر عليه الصلاة والسلام سبيكي بيتام نبو وليس بالآدم وأسمريش نبو وليس بالجعد القطط وكان بيغمبر عليه الصلاة والسلام لولو تيكلو بيكل نبو ولا بالسبط زر خاوش نبو فتوفاه الله وليس في رأسه ولحيته 20 شعرة بيضاء خواهي قولك بيغمبري بردو عليه الصلاة والسلام بولاي خوي بيستالموي سبيت لسري بيغمبر عليه الصلاة والسلام نأدي بيغمبر عليه الصلاة والسلام حسن الجسم جسمي زور جوان بو زور بتو بو إذا مشى يتكفى كالري أكرد زور بچستو چالاكي الري أكرد وكو أوابو كالبرزايك لسر قرديك بيت أخوار وهين دا بچستو چالاكي الري أكرد بيغمبر عليه الصلاة والسلام كان إذا مشى لم يلتفت أقري بكردايا ئاوڕی نەئەدایەوە بۆ دواوە سێری دوای خۆی نەئەکرد براء عليه كان رسول الله صلى الله عليه وسلم رجلا مربوعا بيغمبر عليه الصلاة والسلام پیاوێکی لە ڕووی هەیکەل و شکل و شێوە ئاسایی بوو نەزۆر درێژ بوو نەزۆر کورد بوو بعيد ما بين المنكبين شانەکانی لەیەکەوە دوور بوون بيغمبر عليه الصلاة والسلام ئەتوانین بڵێین چوار شانەیەک بوو عظيم الجمة إلى شحمة أذنيه پرچی هاتبووە سەر نەرمایی گوێیەکانی لە ڕوایەتی ترە هاتوو ئەڵێ له شعر يضرب منكبيه هاتبووە سەر شانەکانی لە ڕوایەتی ترە هاتوو ئەڵێ إلى نصف أذنيه هەتانی وەی گوێیەکانی بەپێی کات و سات پرچی پێغەمبەر عليه الصلاة والسلام گۆڕاوە بەڵام بە هەر حاڵ هەر درێژ بووە عليه حلة حمراء أما كاتك براء بينيتي الله بيغمبر عليه الصلاة والسلام بوشاكك سوري لبربو ما رأيت شيئا قط أحسن من رسول الله صلى الله عليه وسلم قال والله بيغمبر بيني لنا أو بوشاكا سوريا سوين بخوا كسم نبيني بو لمو بيش ولمو دوا هندي بيغمبر عليه الصلاة والسلام جوان به علي كريت أبي طالب عليه شثن الكفين والقدمين دستكاني بيغمبر عليه الصلاة والسلام بيكاني بيغمبر عليه الصلاة والسلام أستور بهيز بون ضخم الرأس ضخم الكراديس اسكو جنگكاني بيغمبر عليه الصلاة والسلام بتوبون طويل المسربة موكاني سينجي بيغمبر عليه الصلاة والسلام دريج بون لجابري كري سمورة هاتو عليه كان رسول الله صلى الله عليه وسلم قد شمط مقدم رأسه ولحيته موكاني بيشوي سدي بيغمبر عليه الصلاة والسلام لقل ريشي تيكل بو كان إذا ادهن لم يتبين وإذا شعس رأسه تبين بيغمبر عليه الصلاة والسلام كاتقروني للريشو لسري بداية موسبيا كان ديار نبو هست بين أكد للروايات تراهاتو عليه إذا دهن رأسه لم ير منه شيب وإذا لم يدهن رؤية منه شيء أجر روني لبداية وتسوري بكرداية الريشي ياخد سري برتي موسبيا كاني بيو ديار نبو بيغمبر عليه الصلاة والسلام كان كثير شعر اللحية ريشي دريج بو پرسیار کرا دەربارەی پێغەمبەر عليه الصلاة والسلام پیاوێک پرسیاری کرد فەرمووی وجهه مثل السيف
ئەرێ دەموچاوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئێوە بینیتانە ئایا ڕەونەقی ئەدایەوە وەکو شمشێر؟ فەرمووی لا بەل کانە مثل الشەمس والقەمەر نەخێر بەڵکو دەموچاوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ڕۆژ ڕووناک بوو وەکو مانگ جوان بوو ئەدرەوشایەوە دەموچاوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕوخساری کانە مستەدیڕەن دەموچاوی پێغەمبەر خڕ بوو وەڕەئەیت الخاتەمە ئەڵێ مۆری پێغەمبەرایەتی پێغەمبەرم بینی عەلەیهی سەڵات وەسەلام عند كتفه مثل بيضة الحمامة يشبه جسده ئەڵێ مۆری پێغەمبەرایەتیەکەیم بینی لە نێو شانەکانی بوو بە ئەندازەی هێلکە کۆترێک بوو تۆزێک لە لاشەی بەرزەوە بوو ڕومەیسەی کچی عەمر ئەڵێ ئەوەندە لە پێغەمبەر نزیک بوومەوە جارێکیان لو أشاء أن أقبل الخاتم الذي بين كتفيه من قربي منه لفعلت ئەلە جارێکیان ئەوەندە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نزیک بوومەوە لە پشتەوە ئەمەندە لێی نزیک بووم ئەگەر بمویستایە مۆری پێغەمبەرەتیەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە لە نێوان شانەکانی بوو ماچی بکەم ئەمتوانی ماچی بکەم أبي سعيد الخدري عليه كان خاتم النبوة في ظهره بضعة ناشزة موري بيغمبراتي بيغمبر عليه الصلاة والسلام بس بشتي بيغمبروا بارتيك بو توزيك برزة وبوبو عبد الله كري عباس تي أفرمي بيغمبر عليه الصلاة والسلام أن النبي صلى الله عليه وسلم كان يسدل شعره لسرتاي تمانيا بيغمبر عليه الصلاة والسلام پرتی بۆ پشتەوە ئەبردوو شانەوشتی نەئەکرد پاشان ئەڵێ ثم فرق النبي رأسه صلى الله عليه وسلم اینجا لە کۆتایی تەمەنیا پێغەمبەر عليه الصلاة والسلام پرتی لە نێوەندەوە ئەکردە دوولەتەوە شەقی ئەکرد عایشەی دایکی ئیمانداران ئەفەرموێ پێغەمبەر عليه الصلاة والسلام كان يحب التيمن في الطهور إذا تطهر کاتێک دەست نوێژی ئەشوشت کاتێک خۆی پاک ئەکردەوە پێی خۆش بوو لای ڕاستەی بە پێش بێخێ وەک لە لای چەپەی وفي ترجله إذا ترجل کاتێک پرتی شانە ئەکرد پێی خۆش بوو لای ڕاستەی بە پێش بێخێ وەک لە لای چەپەی وفي انتعاله إذا انتعل وكاتك نعلو بيلاوي لبي أكرد بيغمبر عليه الصلاة والسلام هەر پێی خۆش بوو یەکەم جار ڕاستە لە پێ بکە ئینجا چەپە لە پێ بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عەبدوڵڵای کوڕی مغەفەل ئەڵێ نەها عن التەرەجل إلا غبا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قەدەغەی کردووە لە پرزداهێنان لە خۆخەریکردن بە پرچەوە بە شێوەیە کەوا زۆر مەشغوڵ بێ پێی و هەموو خەم و هەمت ببێ بە پرچت إلا غبا إلا ئەوە نەبێ ڕۆژێک دای بهێنی و ڕۆژێک لێی بگەڕی ماوەیەک شانەی بکەیت و ماوەیەک لێی بگەڕی ماوەیەک خزمەتی بکەیت و ماوەیەک لێی بگەڕی واتە زۆر پێوەی مەشغوڵ نەبی ئەبو هوڕەیرە ئەڵێ لە پێغەمبەرەوە ئەیگەڕێتەوە ئەڵێ قوڕەیش و مشریکەکان دژوێنیان بە پێغەمبەر ئەدا عەلەیهی سەڵات وەسەلام سەیری ڕەوشتی پێغەمبەرکەن عەلەیهی سەڵات وەسەلام دژوێنیان پێی ئەدا بە لەعنەتیان ئەکرد لأبو هريرة وهاتو عليه بيغمبر عليه الصلاة والسلام أي فرمو ألا تعجبون أرينا بين سيرتان لنايا كيف يصرف الله عني شتم قريش ولعنهم أنا بين خواي قورتشون دجونا كاني قريش لعنة كاني قريشي لسر من لا داوى يشتمون مذمما ويلعنون مذمما أوان دجوين أدن بيغمبر عليه الصلاة والسلام بكيدن ألين مذمم أوها مذمم بلعنت به بيغمبر عليه الصلاة والسلام ناي محمد وتستاش كراو أوان قريش كان بيان أود مذمم وتزم كراو كدجونيشان بي أدا أيانوت مذمم بلعنت به مذمم واوايلي به بيغمبر أفرمي يشتمون مذمما ويلعنون مذمما أوان مذمم بلعنت أكن دجون بمذمم أدن وأنا محمد بەڵام من محەممەدم بخۆ مذەممەم نیم ئەنەسی کوڕی مالیک ئەڵێ
پێغەمبەر عليه الصلاة والسلام كان يعجبه الثفل. ثفل چیە؟ ئەڵێ پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەو تۆزە خواردنەی پێخۆش بوو کە لە دواییدا ئەمایەوە، کە لە ناو قاپەکە ئەمایەوە. ثفل بۆ تۆزە خواردنە ئەمێنێ کە ئەمێنێتەوە. عائشەی دایکی ئیمانداران ئەفەرموێ كان النبي صلى الله عليه وسلم بيغمبر عليه الصلاة والسلام روح بفداي به عليه يحب الحلواء والعسل. بيغمبر عليه الصلاة والسلام حزي لحلوا بو، حزي لشيريني بو، حزي لهنگوين بو. دوباره دایکی ئیمانداران پێمان ئەڵێ بيغمبر عليه الصلاة والسلام كان إذا أكل الطعام أكل مما يليه. کاتێک خواردنی بخواردایە لە پێش خۆیەوە خواردنی ئەخوارد، دەسی درێژ نەئەکرد بۆ ئەملا، دەسی درێژ نەئەکرد بۆ ئەولا، سنووری خۆی تێپەڕ نەئەدا. ئەنەس ئەفەرموێ، ئەنەس سەحابە بوو، دەسی خست بۆ دەسی پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام ئەڵێ ولا مسست دباجة ولا حريرة ألين من كف رسول الله صلى الله عليه وسلم. ئەلێ والله دەسم لە هیچ ئاوریشمێک نەداوە، لە هیچ حەریرێک نەداوە، لە هیچ پارچە قوماشێک نەداوە، هەر لە هیچ شتێک نەداوە نەرمتر بێت لە دەستەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام. عائشە ئەفەرموێ، عائشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم كان يحدث حديثا لو عده العاد لأحصاه. پێغەمبەر کە قسەی ئەکرد بە نەرمی قسەی ئەکرد، قسەیەکی ئەکرد ڕائەوەستا قسەیەکی تری ئەکرد، اینجا دەسی ئەکردەوە بە قسەیەکی تر لە نێوان قسەکانی ڕائەوەستا. دایکی ئیمانداران ئەڵێ سوێن بەخوا ئەگەر کەسێک دابنیشت بایە بۆ ئەوەی قسەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام بژمێرێت، ئەیتوانی دانە دانە بیان ژمێرێ. پێغەمبەر هێندە بە لەسەرخۆیی، هێندە بە هێواشی قسەی ئەکرد. ئەفەرموێ دایکی ئیمانداران كان رسول الله صلى الله عليه وسلم كلامه كلاما فصلا. کە قسەی ئەکرد بۆشایی ئەدایانێ و قسەکانی، قسەیەکی ئەکرد ڕائەوەستا، اینجا قسەیەکی تری ئەکرد. کە قسەی ئەکرد پێغەمبەر عليه الصلاة والسلام يفهمه كل من سمعه. هەر کەسێک گوێی لە قسەی پێغەمبەر بوایە عليه الصلاة والسلام گوێی لێ ئەبوو. پێغەمبەر عليه الصلاة والسلام وشەی قورسی بەکار نەئەهێنا بۆ خوو بە گەورە زانین، بۆ ئەوەی تەنها بۆ ئەوەی هەموو کەسێک لە قسەکانی تێنەگەن، بۆ ئەوەی بڵێن ئەها ئەم کەسە قسەزانە، ئەها کۆمەڵێک وشە بەکار ئەهێنێت، ئێمە هەرتەی ناگەین نەخێر. قسەکانی پێغەمبەر يفهمه كل من سمعه، تێی ئەگەیشت هەموو ئەو کەسانی کە گویان لێ بوایە. لە سیماکەوە هاتوو ئەڵێ قلت لجابر بن سمرة، بجابري كري سمرة موت أكنت تجالس رسول الله صلى الله عليه وسلم. لەگەڵ پێغەمبەر عليه الصلاة والسلام دانیشتوویدەتۆ بێنە پێش چاوی خۆت. پرسیارەکە ئەڵێ ئایا لەگەڵ پێغەمبەرە دانیشتوویت؟ ئەڵێ نەعەم بەڵێ. پێغەمبەر عليه ئینجا وەصفی دانیشتنەکانی پێغەمبەرمان بۆ ئەکا، ئەڵێ كان طويل الصمت. پێغەمبەر عليه الصلاة والسلام زۆر بێدەنگ بوو، زۆر قليل الضحك، کەم پێ ئەکەنی. وكان أصحابه يذكرون عنده الشعر وأشياء من أمورهم فيضحكون. ها والله كان كلا دوري بيغمبر بن عليه الصلاة والسلام باس خواسي خوانيان أجرايوا قصو باسي خوانيان أكر شعريان أجرايوا أم شعريكي أود أو شعريكي أود جاري وابو بي أكنيتن. بيغمبرش عليه الصلاة والسلام خوبا قولزان نبو قڕوو قوب دانیشێ و بڵێ من پێغەمبەرم، ئەوان پێ ئەکەنن من نابێ پێغەمبەر بم، من نابێ ئەوها پێ بکەنم وەکو ئەوان، من پێغەمبەرم و من جیام لەگەڵ ئەوان نەخێر. پێغەمبەر عليه الصلاة والسلام وربما تبسم، جارجارە لەگەڵیانە زەردەخانەیەکی ئەکرد بۆ ئەوەی دڵیان لە خۆیان نەمێنێ. لە کەعبی کوڕی مالیکەوە هاتووە ئەڵێ كان رسول الله صلى الله عليه وسلم، پیغمبر عليه الصلاة والسلام إذا سر
کە دڵی خۆش بووایە پێغەمبەر عليه الصلاة والسلام استنار وجهه ڕووی ئەگەشایەوە ڕووی ئەدرەوشایەوە ئەو کاتانی کە دڵی خۆش بوو حتى كأنه قطعة قمر حتى کە سێریت ئەکرد ئەمەندە جوان بوو ئەمەندە درەوشاوە بوو ئەمەندە ڕەونەقدار بوو وەکو مانگێک وا بوو بە ئاسمانەوە. بەڵێ بەڕێزان ئەمە ڕوخسار و گیانی پێغەمبەرە عليه الصلاة والسلام لاشی پێغەمبەرە عليه الصلاة والسلام ڕەوشتی پێغەمبەرە عليه الصلاة والسلام بە هەمومان چاو لە ڕەوشتەکانی بکەین ئەگەر خۆشمان ئەوێ با چاوی لێ بکەین با شوێن کەوتەی بین. إن المحب لمن يحب مطيع هەمومان ئیدعاکەین پێغەمبەرمان خۆشەوێ عليه الصلاة والسلام بەڵام ئایا کەسمان زانی ومانە تا ئێستا پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕوخساری چۆن بوو پرتی چۆن بوو ڕێشی چۆن بوو؟ پێویستە هەوڵدەین بزانین ئەوە زانیمان کە زانیمان پێویستە هەوڵدەین خۆمانی پێ بچوێنین خۆمان بە پێغەمبەر عليه الصلاة والسلام بچوێنین. کەسێک ڕاست ئەکا لە خۆشەویستیەکەی بۆ پێغەمبەر کە شوێنی فەرمانەکانی بکەوێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.